سڵاوڕێز هاوڕێیان زۆر کەس بە من دەڵێن بوو ئەوەندە توندی بەرامبەر بنەماڵی مەسعود بارزانی بوو بەس باسی ئەوان دەکەی باسی ئەوانی تر ناکەی هەرچە دەم بەس باسی ئەوانی تریش دەکەم بەڵام کەمتر من زیاتر باسی مەسعود بارزانی و کوڕەکانی بەراکانی دەکەم کە ئەوان حکمرانی ئەو وڵاتن حزبەکانی تری کە لەگەڵیان لە حکومەت ئەوان شاگردن يعني شلون أنتم مطعمك تهبي يا دكانك تهبي يك دوشاك دج بخوبيني تريكيتي وقوران يعني يا قرتو كأشرنا وحكمة جار بجار أو أنا شاقر دي مسعود بارزاني وهيش قيمة يعني يو جانطة هالجرين وهيش تري شامبين أكري بويا من هم جارك لسري مارك هذا من هم جارك باسي مسعود وكراكاني دكم تشوك أوان سرطان لنا وجستي أملتا بويا من لك برامبر أوان تندم بو تندم بو زور رقم لقاليان من بهمان شێوازی رفتاری ئەوان لەگەڵیان قسە دەکەم و باز دەکەم ئەوان بەو شێوازە باسی خەڵکی کوردستان دەکەن ئەوان بەو شێوازە رفتار لەگەڵ نێارەکانی دەکەن بۆیە منیش بە هەمان زمان بە هەمان شێواز و بەڵکو تونتریش لەگەڵیان قسە دەکەم و شت بڵاو دەکەم و کار دەکەم بۆیە من توندم بەرامبەریان ڕاستە و تا بتوانم تونتریش لێ دێم چونکە ئەمانە بەس بەم زمانە تێدەگەن ئەمانە بەس ئەم شێوازە دەزانن چۆن ئینسان بەرامبەریان بوەستێ لە بەهدینان هاوڕێیان لە بەهدینان حرەکەیەک دروست بوو ساڵی 2020 کە شێروان شێروانی یەکێک بوو لەو ڕەمزانە لەو کەسانە کە ئەو حرەکەی دروست کرد دەوێ زۆر کەس گیران لە بەهدینان و زۆریشیان بەر بوون بەڵام شێروان هەرما طبعا شێروان کەسێکە من لەگەلی کارم کردووە زۆریش لەگەلی کار کردووە و هاتووە ئەوروپا و یەکتریشمان بینیوە شێروان کەسێکە زۆر بەدەکبەن لە ناو کۆمەڵگای کوردی پەیدا دەبێت کەسێکە خۆڕاگەرە کەسێکە خاوەن ئیرادەیە کەسێکە جەسوورە زیرەکە هەمان بیر و بوشونەکانی ئێمەی هەیە ئەویش دەزانێت کە سەری ڕۆمەکە مەسعود بارزانی کوڕەکانی لە کەسیترینەوە ئێستاش لە زیندانە و هیچ ترسێکیشی نییە لەوان ئەم دادگانە کە دەکرێت هەمووی دادگای شکنینە دادگای سەدام حوسێنن ڕۆژێک ئەو دادوەرانە لەگەڵ سەرۆک حکومەت لە قەفەسی دادگا دائنیشن ڕۆژێک دێ ئەو ڕای دڵدارە چێکە کە پێیان کردووە و ئیشە دێت ئەڵێ وڵی من مەجبور بووم ناچار بووم ئانوە دەستگری سژنت دەکەین ئەوە کێشەیەک نییە ئەمە دەمانزانی حکم دەکرێتەوە و ئێستاش دەزانین یعنی تا مەسرور و مەسعود لە دەسەڵات بن لە کوردستان شێروان شێروانی ئازاد نابێت شێروانیش ئەمە دەزانێ و ئێمە شەومان دەزانین ماڵباتەکەیشی دەزانێ و هاوڕێکانی دەزانن شێروان لە زیندانە بەڵام بوو زۆربەمان کە کار دەکەین بەڕاستی خاڵێکی یان شتێکی زۆر گرنگە بۆ ئێمە کە هەموو جار تۆزێ خاو دەبین بیر لە شێروان دەکەین بیر لە قسەکانی دەکەین سەیری ڤیدیۆەکانی دەکەین دووبارە موڕالمان و وەرەمان بەرزتر دەبێ شێروان من وەک شەخص زۆر لە شێروان فێر بوومە زۆر شت لە شێروان فێر بوومە کارم کردووە لەگەڵی فێر بوومە چۆن بتوانین ئەم شەڕە قورسە بکەین بۆیە دادگای ئەمڕۆ کە بە 4 ساڵی دووبارە حکومیان کرد ئێمە زۆر هیم بوو ینی شتێکی تازە نەبوو ینی دەزانین ئەو 4 ساڵ و نیوەش ئەگەر ئەمان لەسەر حکوم بمێنن مویم بەردانی شێروان و ئازادکردنی بەسراوە بە مانەوەی مەسعود بارزانی لە دەسەڵات بەڵام بە مەسعود و مەسرور دەڵێن شێروان با لە زیندان بێ ئەوی شێوازێکی خەباتە ئێمە کە ئەم ڕێگامان گرت لە بیداتە وتمان سژنی تایە زیندان ئەشکەنجەدان کوشتن تێرۆر هەمووشیمان بینی لە بادینان هاوڕێمان تێرۆر کران هاوڕێمان زیندانی کران ئەشکەنجەدران دەربەدەر بووین هەوڵی کوشتنماندرا ئەمانە هەر هەبووی لای ئێمە بە شتێکی تەبیعی دەبینی چونکە ئەو ڕێگایە ئێمە هەڵمان بژاردووە ئێمە باوەڕمان بەو خەباتە هەیە خەباتی ئێمە ئەبێ لە سەرەکە بدەی ئەو بنەماڵانە مێنێ کورد استیراحەت دەکەن تا ئەو بنەماڵە مابێ کورد استیراحەت دەکە ئەوانەی لە دەوروبەری ئەو بنەماڵن ئەو حزبانە کە
دەچن لەگەلی حکوومەت دروست دەکەن ئەوانە پاشکوون کە ئەو بنەماڵی بارزانی ڕووخا ئەمانەی تر خۆیان ئەتوێنەوە وەک بەفر نییە هەر یەکسەر دەتوێنەوە و نامێنن و وجودیشان نامێنێ بۆیە ئێمە حسابیان بوو ناکەین بۆیە ئەوەندە لەسەریان قسە ناکەین حساب بۆ ئەوانی تر زۆر ناکەن کە لەگەڵ پارتی لە یەک سەنگەردانە و لە یەک حکوومەتدانە بە مەسرور دەڵێن بە مەسعود دەڵێن ئێمە بەردەوامی لە ئیشکردن ئێمە شتی گەورەترمان بەدەستەوەیە لەم دوو ڕۆژە کۆمەڵی ئێمیلی مەحامیەکانی مەسعود بارزانی و مەسرور بارزانی و موکسی و مەلا مستەفا و مەنسوور کە لە 2004ەوە تا 2021 بزنسیان کردووە لە ئەمریکا و مڵکیان کڕیوە و کۆمپانیان کردوتەوە و شتیان کردووە ئەو ئێمیلانە هەمووی لە ناو فایلی دادگای واشنگتنن لە 11/8/2025 کۆمەڵێک لە ماڵپەری دادگا بڵاوبوونەوە ئەو ئێمیلانەی کە ناوبەینی مەحامیەکانن و لەگەڵ مەسرور و لەگەڵ موکسی و لەگەڵ مەنسوور و لەگەڵ مەڵە مستەفا و ئەمانە هەمووی یعنی بە کۆی گشتی هەر کارێکی بزنسیان کردووە لە ئەمریکا و دەرەوەی ئەمریکا ئەو ئێمیلانە ئێستا لە مەلەفی دادگای واشنگتندانە بۆتان چەند نمونەیەک سبەی و دووسبەی بڵاو دەکەینەوە تەرجمەمان کرد بە کوردی وێنەکە وەک خۆی دامان ناوە چۆن لە دادگا لە ماڵپەری دادگای واشنگتن بڵاو بوویتەوە ئاوا دائەنین هەروە سوپرایزی تریشمان هەیە بە مەسعود دەڵێ باش گویا خوب دێ مەسعود باش گوێ بگرە مەسعود من لەگەڵ ژمبرایکی تو قسەم کردووە دەردی دڵی خۆی بۆ من باز کردووە لەگەڵ ژمبارایکی تو قسەم کردووە و دەردی دڵی خۆی بۆ من باز کردووە و چی دەگوزرێ لە ناو ئێوەدا ئەگەر پێت خۆشە 20 دقەیەک بڵاو دەکەمەوە ئەگەر پێت خۆشە خەڵک سزا دەدەی کە دێن پۆستێکی من لایک دەکەن خەڵک لە ئیش دەردەکەی لە بەهدینان کە کۆمنتێکی جوان بۆم دەنووسن فەرموو ژمبراکەت شتێکی لێ بکە ئەوش بەشێکی بڵاو دەکەمەوە تاکو بزانن ئێمە تا چ قۆڵایەکی ناوماڵی ئێوە هاتووینە یعنی ژمبراکەت ژنی برات مەسعود بارزانی پەنا بۆ من دەبە کە یارمەتی بدەم ئەو شتە بۆ بڵاو دەکەمەوە چونکە ئەو شتەی بە منی وت ئەو گلەیانی کرد کە من گلایەکانی بڵاوکەمەوە کاتی خۆی بەڵام بڵاوم نەکرد نەمیز بڵاوی کەم وتم با بمێنێ ئەم دەنگانە ئەم شتانە بۆ ڕۆژێکی تر بەڵام لە نزیکانە بڵاو دەکەیتەوە هاوڕێیان ئێمە لە زیندان ناترسین ئێمە لە 5 ساڵ و 6 ساڵ و 10 ساڵ و کوشتن و لێدان و ماڵسووتاندن و ئەمانە قەت ناترسین ئەمە شتێکی زۆر تەبیعی دەبینین چونکە ئەمە خەباتێکە تێکوشانێکە ئێمە هەڵمان بژاردووە دەزانین ئەم بنەماڵە بە گوڵ و قەلەم و جوانی و ئەوانە ناڕوە ئەم بنەماڵە ئەبێ بە خەباتێکی باش قوربانیەکی گەورە اینجا لە ناو دەچێت کێ خەبات دەکە کێ قوربانی دەدە کەسانی وەک ئێمەنە کەسانی وەک شێروان شێروانینە کەسانی وەک وەداد دهوکی کەسانی وەک ئەو ڕۆژنامەنووسانەی هەولێر و گەرمیان و کەرکووکن کە بەدەست ئەم تاغوتانە شەهید کراون کەسانی ئازادی خوازن ئێمە پێتان دەڵێن وەرەمان بەرزە پێتان دەڵێن تێکوشان بەرخودان سەرکەوتن سەرکەوتن سەرکەوتن